سڵاو خۆشەویستان، وانەی دووەمە لە خزمەتتانە. بەردەوام بین لەسەر و بابەتی کە جاری پێشوو کۆتاییمان پێهێنا. لێرەوە دەڵێ according to her own account. according to واتە بە گوێرەی، بە پێی. to her own account بە گوێرەی حساباتی خۆی، واتە بە گوێرەوەی خۆی ئیقراری پێکردووە. her long life was highlighted. highlight بۆ نمونە ماجیکی بچووک هەیە هێن بەسەر خەتەکانە ڕەنگێکی زەر پرتەقاڵی سەوز ئەمانە، ئەو پێوترە highlighter. highlighter. بەڵام highlighted واتە دیاری، یعنی واضح، یعنی شتێک ئاوا دەرەکەوێت. her long life بە درێژایی تەمەنی was highlighted وا دەرکەوتووە. not primary، نەک تەنها بە شێوەیەکی ئەساسی و لە سەرەتاوە، by the command of languages بە دەستوری زمانەکان، but the actual study of them. بەڵکو تەنها ئەوە ناخەریکی ئەم زمانانە بۆ، بەڵکو دیراسەی واقعی کردوون. جاڵە چی؟ through her books لە ڕێی کتێبەکانیەوە، published in Hungarian کە چاپ کراون بە زمانی هەنگاری in several editions. edition هەر یعنی چاپ، بەس لە ئینگلیزیە بڵی شتێک چاپ بکرێ publishە، بەڵام بڵی چاپی یەکەم چاپی دووەم، ئەمە نسخەی یەکەم و دووەم پێوترێ edition. several editions 6-7 دانە لە چاپەکان، as well as لەگەڵ in some other languages، هەروە لەگەڵ ئەوانی ترکە بە زمانەکانی تر هەیبووە، interviews مقابلەکان. بەڵێ تەماشایەکی گوشەکان بکەین کە لەم بابەتە هەبوو اینجا بەردەوام بین. according to واتە بە گوێرەی، account واتە ئێستا بۆ نمونە accountant واتە محاسب، account واتە حسابات، long life واتە درێژایی تەمەن، highlighted واتە شتێک دەرکەوێ دیاری بکرێ ڕوون بێ. primary خۆی primarily واتە بە ئەساسیانە، primary سبون منە prime minister واتە وەزیری یەکەم، یعنی سەرۆک وەزیرە. primarily command واتە ئەمر، دەستور. actual واقع. published واتە بە چاپ گەیەنرا، طبع کرا. edition واتە چاپ. بۆ نمونە تۆڵی ئەم کتێبە ئەمە چاپی سێهەمیەتی، مە جیاوازە لەوەی بڵێ 3000 چاپ کراوە. چاپی ئەوەنەی، چاپی یەکەمی، چاپی نسخەی چاپی یەکەم و چاپی دووەم. ئەلمهم edition و publish هەردووکیان لە کوردیان پێڵێن چاپ، بەس خۆی جیاوازەکە ئەوەیە. واتە لە کوردیشا هەردوو مەبەستەکە بەکارێنین. interview یا interview وەکو ئەمریکیەکان ئەڵێن interview واتە مقابلە. باش ئەڵێ in چی؟ in print چ ئەو مقابلانی کە بنووسین بووە، or and on the air یا لە هەوا. and conversations و گفتوگۆکانی. باش لە ڕێی مقابلە و گفتوگۆ و نووسینەکانی و ئەمانەوە چی کردووە؟ she tried هەوڵی یاوە to share هاوبەشی پێ بکە. هاوبەشی شێر هەستۆ بۆ نمونە من بابەتە داوەزێنم لە فەیسبوک، تۆ شێریەکەی بۆی لای تۆش هەبێ، واتە هاوبەشی پێیەکی. to share this joy ئەم خۆشیە، ئەم چێژە with generations لەگەڵ نەوەکانی تر. generation new generation واتە نەوەی نوێ، generations نەوەکان. واتە ئەم بەپێی ئەم هەوڵانەی کە یاوێتی بە کتێب و مقابلە و ئەمانە ویستویەتی ئەو خۆشی خۆی لە زمان بینێتی بیگوازێتەوە بۆ نەوەکانی تر. as an interpreter وەک وەرگێڕێک she visited سەردانی کردووە 5 continents 5 کشوەر 5 قارە، سەردانی 5 قارەی کردووە. so بینیوێتی 40 بەرەزان so ناڵی so 40 countries 40 وڵاتی بینی، واتە چۆتە 40 وڵات. and reported about her experiences و دەربارە بە تەجروبەی ئەم وەکۆڵە راپۆرتی لەسەر کراوەتە، لێی گوازراوەتە، یعنی
ریپۆرتی کردووە گواستوویەتیەوە باسی کردووە ئەزمموی خۆی and adventures و سەرکێشیەکانی مخامەرات adventure in a separate book واتە هەموو ئەمەی گەیاندووە باسی کردووە باسی ئەزمون و سەرکێشیەکانی خۆی کردووە لە کتێبێکی جیا separate واتە جیا they separated واتە جیا بوونەوە separate واتە جیا separate book لە کتێبێکی جیا کە ئەم EGY تۆلمات نازانم ئەو بە زمانی هەنگاری نووسراوە ناوی ئەسڵی کتێبەکەیە بەڵام ئینگلیزیەکەشی بەم شێوازاڵێ an interpreter around the world واتە وەرگێڕێک بە دەوری جیهاندا بەڵێ conversation سەیری وشەکانکە conversation واتە گفتوگۆ joy واتە خۆشی چێژ share واتە هاوبەشی پێکردن generations نەوەکان continents واتە کشوەرەکان experiences واتە ئەزمونەکان adventures مخامەڕەکان سەرکێشیەکان separate جیا separate بۆ کتێبێکی جیا تا ئێرە 76مان جیا کردبێەوە بەڵێ her language learning method and principle ئەمە زۆر گرنگە her language learning واتە چی یەکەی ئەو فێربوونی زمانەکەی ئەو method یعنی طریقەی فێربوونی زمانەکە ڕێگای فێربوونی زمانەکەی ئەو and principles و بنەماکانی یعنی بنەما و ڕێگاکانی فێربوونی زمانی ئەو چیاوە هاوکێشەیەکی یاوە ئەڵێ invested time کاتێکی تاوە بەربهێنی بۆ من چەندێک کاتی بۆ دانی ئەوە invested time کەڕەتی motivation چەندێ هاندانە هەیە بۆ زمانە چەندێ پاڵنەرە هەیە بۆ زمانە ئەمانە دابەشی چیەکەی هاتە چی کەمیەکاتەوە inhibition واتە کەبت ڕێگری شتێ ستۆپ بکە شتێ بدوەستێنە ئەو شتانێک ئەو ڕێگری و عەرقەلانەی کێنە بەردەمت کە نایەڵن بڕۆی بە خێرایی ئەدوەستێن کەواتە چی مهمە چەندێ کاتی زۆری بۆ تەرخانکی چەندێ حەزە هەبێ بۆی ئەمە ئەساسی فێربوونەکەی وەچی نایەڵە تۆ فێربی inhibition کۆمەڵی ڕێگری و هەیەخوان هەیە کۆمەڵی کەبتوان هەیە کە خوێنیت اینجا ئەوە یەکسانە بە ریزڵت کەواتە هەتا کاتی زۆری بێتێ هەتا حەزێکی زۆر بۆی هەبێ و پاڵنەرێکی زۆر بۆی هەبێ ئەنجامی باشتر بەدەستێنی بەڵام هەتا وەکو ئینهیبیشنەکەش زۆر بوو ڕێگری و ئەو شتانەی ئەدوەستێنە ئەوانش زۆر بوو بە دڵنیایی نەتیجەکە کەم بێتەوە ئێستا لێرا وشە گرنگەکان مەثەد طریقە شێوە کە ڕێگا methodology یعنی ڕێگازانی principle واتە بنەما مەبادئ invest وەبەرهێنان motivation هاندان motivation inhibition وتمان یعنی کەبت و ڕێگری و شتێ بدوەستێنێ result ئەنجام 82 بەڵێ بەڕێزان ئێستا ئەمە ڕوو نەکاتەوە کە invested time motivation و inhibition چیە her keyword was وشەکلیلەکەی ئەو چی بوو most of all لە هەمووی زیاتر لە هەمووی گرنگتر وشەکلیلەکەی ئەو چی بوو ئەو وشەکلیلی تر لە هەمووی بوو لایە interest حەز بەڕێزان ئەتێ فێری نزیوی چەندە حەزێ بۆی هەیە ئەگەر زۆر حەزێ بۆی هەبێ زۆر بێتاقەت نابی لە بەکارهێنانی قاموس زۆر بێتاقەت نابی لە خوێندنەوە زۆر بێتاقەت نابی لە گوێگرتن زۆر بێتاقەت نابی لە دەرسەکان ئەگەر حەزیشی نەبوو هەر لە سەرەتا ئەو تاقەتی نامێنێ کەواتە interest ئەبێ پاڵنەرێکە هەبێ حەزێکی زۆرە هەبێ بۆی ئەوە لە چی وشەکلیلەکەی ئەو چیە لە فێربوونی زمانە interest the word ئەم وشە coming from Latin
لە لاتینەوە هاتووە مشەوشەی interest ئەسڵەکەی لاتینە بە ناوی interest originally meaning بە ئەسڵ مانای interested کە لاتینیەکەی interestەیە ئەسڵەکەی یعنی to be between یعنی لە نێوانیا بیت لە نێوانیا بزانین چی has a double meaning double یعنی دوو مانای هەیە referring to the material profit قازانجی مادی نیشانگەرێتە بە قازانجی مادی the mental attraction ئەو شتێک کە جاذبەی زیهنی یا واو لێ ئەکا سەرنجە ڕاکێشێ حەز ئەم دوانە together ئەم دوانە بەیەکەوە بێ بە چی دەگەڕێمەوە motivation ئەم دوانە بەیەکەوە ئەبێ بە هەندە واتە حەزێکە هەبێ شتێک قازانجی لێ ببینی زیهنیان سەرنجە ڕاکێشێ ئەمە ئەبێ بە هەندانێکی گەورە جا وشە کلیلیەکان وشەکان keyword وشەی کلیلی refer یعنی ئەگەڕێتەوە بۆ ئەو شتە material واتە مادە profit قازانج mental زەینی مێشکی زەین زیهنی attraction یعنی شتێک جەزبێکە ڕاوکێشێ بووی together پێکەوە بەڕێزان ڕوونە بە تۆ قازانجێ بخیتە خەیاڵی خۆ بەبێ ئارزوویەکی زۆرە لێ هەبێ بۆ نمونە تۆ ئێستاکە ئینگلیزیەکەت خراپە شەهادەت هەیە بەس ئەگەر ئینگلیزیەکی باش نەزانی لە زۆر شوێن توێن ناوێت لە بوارێکا زۆر شارەزای ئینگلیزیت بزانیە بەهۆی ئەم شارەزایە تۆ شتێک لەبوو بە شتێک نایزانی کەواتە تۆ وەرە بیری لێکەرەوە حەزێکی با بۆ دروست ببێ motivation ئەمە هەندەرەکە بێ هەندەرێکە بێ پاڵنەرێکە بێ چکە بەڕێزان هەموو شتێک وایە تاقەتی لێچێ هەبێت چی بێ ئەبێت تاقە و پێ بێ اینجا تۆ لە شتەکە سەرکەوتووە بیت this means ئەمە مانای وایە mean مانا this means ئەمە مانای وایە that I can answer these questions یعنی من ئەتوانم وەڵامی ئەم پرسیارانە بەمەوە بەڕێزان وەڵامی پرسیارانە لایە کە تۆ تێفێری نزیبی how much am I interested in it چەندێک من ئارەزوم لەم شتە هەیە چەندێک ئارەزوم لێ هەیە زۆر ئارەزوت لێی نەبێت وازەهێنیت تاقەتی نابێ بەردەوام نابی کاتی بۆ تەرخان ناکی what do I want with it what do I want من چیم ئەوێ بەم ئەمەم بۆ چیەوێ بۆ یعنی ئەمەم من چیم ئەوێ لەم شتە لە ئینگلیزی what does it mean for me ئەمە چ مانایەکی هەیە بۆ من فێربوونی ئینگلیزی چ مانایەکی هەیە بۆت what good is it for me چ باشەیەکی هەیە بۆ من ئەگەر ئینگلیزیەکەم باشتر بێت بەڕێزان هەموومانم پرسیارەتوانین بکەین ئەوەشمان ئینگلیزیەکەمان زۆر باش ئەگەڵێک لەمەش باشتر بێت حتا باشتر بێ ئەتوانی خێرێکی باشتر لێ بی کابرا وەڵێ من ئینگلیزیە زانم بەڵام ئیشم دەست ناکە کام ئینگلیزیە زانم ئەتوانم تەرجمە بۆ وەزیر بکە ئەتوانێ دەقیقی علمی تەرجمەکە بە تەرجمەیەکی پارا و جوان ئەتوانێ ئینگلیزی بڵێتەوە لە ئاستێکی بەرزە کەواتە ئینگلیزی زانین زمان زانین حتا زیاتر بزانی هەلەکە بۆ تۆ زیاتر لەوە چێ لەم مستەوایە کە بزانی دوو قسەی پێ بکەی ئیسفادەی لێ نەکەی هەرچۆن بەپێی کەس کەوتووە لەوە چێ تۆ دوو قسەی پێ بکەی زۆر ئیسفادەشی لێ بکەی okay she didn't believe in the so-called ئەو باوەڕی بەمە نەبوو کە پێوترا so-called یعنی شتێکە پێوترێ ئێستا وەڕێم زانین ئەو شتە چیە باوەڕی بە چی نەبوو پێشەوە بڕێم زانین باوەڕی بە چی نەبووە تەماشا بکەن questionیشە بیسین بەس خۆی question دروستە question پرسیار answer وەڵام how much چەندێک بۆ شتێک نەژمێراوە بێ how much want ویستن mean مانا believe باوەڕ I believe in you من باوەڕم بە تۆ هەیە I believe in God من باوەڕم بەخوا هەیە believe me باوەڕم پێ بکە believe so-called ئەمەی کە پێوترێت چی باش ئەڵێ she didn't believe in the so-called باوەڕی بەمە نەبوو کە پێوترێ language talent
لەبیری نەچێتەوە. language talent بەهرەی زمان. باوەڕی بە منە بۆ فڵان کەس لە زمانە بەهرەی هەیە. وەڵام من لە زمانە بەهرەم نییە. باوەڕی بەم قسەیە نەبوو. She tended to express the language skill and its fruitfulness with a fraction. ئەو پێی خۆش بوو دەری ببڕێ مەحارە و لێهاتووی زمان و بەرهەمی زمان بە چیەک؟ fraction. بە کەرتێک. کەرتەکەتان بینی چی کەڕەتی چی لەسەر چی بە کەرتێک. کەرت fraction with motivation in the numerator. numerator واتە سەرە. numerator واتە لە کەرتە. بیرکاری نییە؟ کەرت سەرە ژمارەکەی سەرە پێوترێت numerator. motivation لەسەرەوە. کەرتەکە motivation لەسەرەوە. as well as invested time. وهەچیش کاتی وەبەرهێنراو بۆ ئەم شتە. تۆ چەندێک کات وەبەرهێنانەکەین لەم شتە. ئەتێ ئینگلیزی باش فێربی، زۆر حەزی لێتی سەریع فێربی، ڕۆژی 7 ساعت ئینڤێستی تیا بکە. تۆ ئەگەر ڕۆژی 6 ساعت ئینڤێست کەی لە زمانی ئینگلیزیە بە 6 مانگ بگەیتە مستەوایەکی باش، کەواتە ئەگەر 3 ساعتی بۆ تەرخانکەی بە ساڵێکی، کەواتە ئەگەر ڕۆژی ساعت و نیوەیەکی بۆ دانەی بەچەندێک. بەڕێزان زۆر ترە خایەنە. کەواتە investment وەبەرهێنان بکە لە چیە؟ time. invested time. چەندێک کاتی بۆ تەرخانەکەی، چەندێک کاتی تیا وەبەرهێنانەکەی. although if there is true motivation، ئەگەر پاڵنەرێکی ڕاست هەبوو، one can pinch off some 10 minutes a day. کەسێک ئەتوانێ چی بکە؟ pinch off چی تیا خەرج بکە؟ pinch off واتە pinch off تیا خەرج بکە 10 دقیقە. some 10 minutes a day. ڕۆژانە چەند 10 دقیقەیەک 10 دقیقە تیا سەرف بکەیت. even with the busiest job. تەنانەت لەگەڵ مەشغەڵەتترینیش، هەر زۆر مەشغوڵی 10 دقیقە هەرەکرێ. 10 دقیقە. and inhibition وەڕێگری و ئەوەی کە ئەدوەستێنێ چییە؟ بەلەمەکەن بە ئەبزانی وشەکانمان چین. talent وتمان یعنی بەهرە. talent بەهرە. tended واتە مەیلان، مەیلێ هەبێ بۆ شتە، مەیل. to express دەربڕین. express. skill واتە مەهارە، لێهاتووی، کارزانی و کارامەیی. skill. fruit واتە میوە. باشە. fruitful یعنی شتێک میوەی گرت. fruitfulness واتە مثمر بوون، بە بەرهەم بوون. هەنای خۆشمان بەرهەم بۆ میوە بەکارێنین. fruitfulness. fraction واتە کەرت. numerator واتە سەرە. pinch off واتە تیا سەرفکی. pinch off. busiest مەشغەڵەتترین، مەشغوڵترین، سەرقاڵترین job کار. بەڵێ بابچین بۆ and inhibition. زانین inhibitionەکە چیە؟ in the denominator. inhibitionەکەش لە خوارەوە. کەرتەکەمان چی بوو؟ کات کەڕەتی ئارەزوو لەسەر inhibition. inhibition یعنی ژێرەی کەرتەکە denominator. the fear of starting to speak. ترسی دەستکردن بە قسەکردن. بەڕێزان ئەمە یەکێکە لە کێشەکانی هەمووان. ئەترسی دەست پێ بکەی غەڵەت. ئەترسی of being clumsy. ئەترسی چۆن دەکەوی دەست و پاچلفتی بە فارسی ئەڵێن دەست و قاچی و ولکات و ئیتر بپەشۆکێ و سەری لێ تێک بچێ و ئەمان. of being laughed at. ئەترسێ چی بێ؟ پێی پێ بکەن. ئەترسێ پێی پێ بکەنن. laugh. in her conviction بە قەناعەتی ئەو. in her conviction بە قەناعەتی ئەو. the stronger the motivation.
ئەگەر پاڵنەرەکە بەهێزتر بوو کاتێک پاڵنەرەکە زۆر بەهێزە چییە؟ within us لە ناخمانەوە لە ناختا پاڵنەرەکە هەبوو زۆر بەهێز. and the more we can put aside inhibition چەنێ بتوانین لە ناخمانەوە پاڵنەرەکەمان بەهێزتر بێ و چەنێ بتوانین ڕێگریەکان put aside بخینە لاوە put aside سایدی جادە ئەم لە ئەو لە سایدەکان put aside بخەیتە لاوە the sooner زووتر we can take possession of the language. possession يعني خاوەنداریەتی زووتر ئەبی بە خاوەنی زمانەکە. بەڵێ denominator ژێری کرد fear ترس start دەست پێکردن clumsy oh clumsy man oh clumsy boy ئایتر شتەشکێنێ شت غەڵەت دانێ قاچیە گیرێ لە شت ئەمە clumsy. laugh پێکەنین ha 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 ئەمە چییە؟ laugh. conviction قەناعەت in her conviction بقناعة. strong بهز strong بهز. within لنا ناخ within. put aside بخيت له sooner زوتر sooner or later زويادران sooner or later زوياد. possession بی بخاونی شتێک. she put it وەکەمەی کرداینا she drove 3 autos. 3 auto بەڕێزان auto واتە خۆ ئۆتۆمۆبیل مۆبیل یعنی جوڵە بجوڵە ئۆتۆمۆبیل یعنی سیارەوە نیە یعنی بڕوا بجوڵە خۆی بڕوا هەم بە فارسیانە خودرۆ خۆی بڕوات ئۆتۆ. اینجا ئەم ئۆتۆیە ئەڵێ چی in the world of languages ئەڵێ ئەبێ چی بخەیتە گەڕ 3 ئۆتۆ 3 دانە خۆ self خۆ لە جیهانی زمانە بخەیتە گەڕ namely کە ئاوایی نامیلێنرا ئۆتۆلێکسیا ئۆتۆگرافیا ئۆتۆلۆجیا. باش جوان سەرنجی بەرەوە ئۆتۆلێکسیا ئۆتۆگرافیا ئۆتۆلۆجیا. بزانین ئۆتۆلێکسیا و ئۆتۆگرافیا و ئۆتۆلۆجیا چی. out of the elements دەرەوەی ئەم 3 عنصرە of these words لە دەرەوەی ئەم 3 وشەوە یعنی ئەم 3 وشە لە چیەوە هاتو coming from Greek لە یۆنانیەوە هاتو Greek بەڕێزان Greek یۆنانی بەڵام بە وڵاتەکان Greece باشە گریسی سیارە بەرە لە یۆنان گەڕژێنە ئەمە گریسی لەبیر نەچێتەوە گریس وڵاتەکەی بەڵام Greek زمانەکە. auto means self ئەڵێ auto یعنی خۆ باش and lexia graphia and logia ئەم سیانە ئەگەڕێنەوە چی refers to ئەگەڕێنەوە چی reading خوێندنەوە writing وەکو ئەمریکیەڵێن writing نووسین and speaking قسەکردن respect احترامەوە. المهم ئێمە 3 ئۆتۆمان هەیە ئەم خاتونە لە کتێبەکە زۆر بە وردی باسیێنێ ئەڵێ ئێمە 3 ئۆتۆمان هەیە لە فێربوونی زمان ئۆتۆلێکسیا یعنی چی خۆ بخوێنیتەوە ئۆتۆگرافیا گراف یعنی وێنەوە شکڵی بیتێ ئۆتۆگرافیا بینوسی ئۆتۆلۆجیا لۆجیک لۆجیک یعنی منطق ژیربێژی لۆجیک یعنی ژیربێژی بیبێژی قسە بکەیت ئۆتۆلۆجیا واتە بە عەرەبیش جوان تەرجمەیان کردووە کە ئەڵێن لۆجیک واتە منطق نوتق لە نوتقەوەیە کلمەیۆنانیەکەش وایە لۆجیک لە لۆجەوە هاتووە کوردیەکەش وایان کردووە ژیربێژی. المهم ئۆتۆلۆجیا واتە speaking
ئێستا وشەکانمان چی بوو؟ ئۆتۆ بوو واتە خۆ سەڵ. ئۆتۆلێکسیا خوێندنەوە. ئۆتۆگرافیا گراف یعنی شکل و وێنەی بیت بینووسیت. ئۆتۆلۆجیا واتە سەڵکی. ئەلمنت طبعا لێرە تۆ هەر ئۆتۆلێکسیا و ئۆتۆگرافیامانە ڕاستی یۆنانیە تۆ شتێک فێرەبی مەسەن ئۆتۆ فێرەبی لە هەر پێش هەر کلمەیە بوو ینی خۆ ئۆتۆمۆبیل ینی خۆی گراف یعنی شکل و وێنە لۆجیک ئەلمنت عنسر پێک هاتە گریک یۆنانی words وشەکان coming دێت هاتن reading کەمەڵێن reading نە reading زمانە بەرەو بەناوە بۆ ئاسمانی دەمە reading نووسین writing I like writing حەزم لە نووسینە writing a book نووسینی کتێبێک okay speaking قسەکردن respectively respect احترام باش autolexia means reading for myself ینی بۆ خۆت نیەخوێنمەوە بۆ خۆمی ئەخوێنمەوە the book I discovered by myself ئەو کتێبەی خۆم بۆ خۆمی دیسکەڤەرەکە ئەیدۆزمەوە which provides novelties کە بەردەوام چی تایە again and again دووبارە و دووبارە چیمەیاتێ تازەیی novelties which I can take with me anywhere ئەتوانم لەگەڵ خۆم بیبم بۆ شوێنێ بەڕێزان زۆر گرنگە بۆ هیچ شوێنێ نەچی کتێبێکە پێبێت ئێمە بەداخەوە بۆ شوێنێکی مۆبایلێکمان پێ و بە سەروریە زانی من تا ئەوەنە دڵم خۆشەکە ئەمە کتێبیکە پێش ئەوەی ئەم مۆبایل و شتە هەبێت و پێش ئەوەی مۆبایلەکەم بە کەڵکیۆری تیا بخوێنمەوە خۆتان زان جاران مۆبایلەکانمان چۆن بوو بۆ هەر شوێنە ڕۆشتم کتێبێکمە بەر لەگەڵ بۆ هەر شوێنێک گەڕێ کتێبێ بەر لەگەڵ جا تۆ تێفێری زمانەوی کتێبەکە بۆ زمانە بەرە which won't get tired کەماندوو نەبی of being asked questions سیارکی بەربار بێزار نەبیت پرسیارە لێبەر باوشەکان سیرکی myself خۆم book کتێب discover cover یعنی دابۆشن discover یعنی اکتشافی provide تهیەکردن خستنە بەردەست ئامادەکردن novelties تازەی again دووبارە again and again دووبارە و دووبارە anywhere هەر شوێنێک will not تەماشاکەن لەسەر بووە بە won't w-o-n ئۆکە کۆمای بۆ دانراوە لابراوە اینجا won't یعنی will not یعنی ئەو شتە ناوێت لە ئایندا I won't go من ناچم یعنی I will not go tired ماندوو which یعنی ئەو شتە کە which car چه سیارە یعنی چ کە باشە autographia means autographia یعنی چ means writing for myself بۆ خۆت بنووسە when I try to write about my thoughts کاتێ هەوڵێم when کاتێ خۆی when یعنی کەی وانە ئەڵێ when do you go کەیەچیت بەڵام ئەڵێ when I try کاتێ هەوڵێم to write بنووسم about دەربارە my thoughts دەربارە بە بیرۆکەکانم بیرروبۆچوونم experiences ئەزمونەکانم experience بەڵام کورتێک experiences ئەزمونەکانم every day هەموو ڕۆژێ things شتەکان in the very language زۆر لە زمانە I'm just learning من تەنها فێرە بم no matter هیچ کێشە نیە if it's silly تا شتەکەش گەمژانە
خەریکی فێربوونی ئینگلیزی ڕستەیەکە نووسیوە زۆر سەقەت و گەمژە کەی مشکلەیە بنووسە no matter هیچ گرنگ نییە if it's incorrect ئەگەر ڕاستیش نەبێت no matter هیچ کێشە نییە if a word or two ئەگەر وشەیە دوانی is چی بێ جارێ با بڕین زای ئەم شانە چی when کاتێک try هەوڵ thoughts بیرکردنەوەکان every day هەموو ڕۆژێ just تەنها learning فێربوون no matter کێشە نییە مەسەلەیەک نییە silly گەمژە incorrect ڕاست نەبێت word وشە باشە لەسەر کۆتاییەکە چی no matter هیچ کێشە نییە if a word or two وشەیەک یان دوان is left out چێ بمێنێ باشە لەبیرت چوو بێنە و نووسی بێ هەڵەو کردوێ لەبیرە ئۆکێ ئۆتۆلۆجیا واتە قسە بکەین mean speaking قسە بکەین with myself قسە بکەم لەگەڵ خۆم ئەمە زۆر مهمە ئەتێ هەر زمانێ باش بێ قسە بکە لەگەڵ من ئەو ڕۆژەی لەگەڵ خۆما بە ئینگلیزی قسەکەم کاتێ لە ناکاکەکەم موقف قسەم بێت بەڵام ئەو ڕۆژەی کە ماوەیەک تێپەڕیوە من بە ئینگلیزی قسەم نەکردووە و لەگەڵ خۆشم قسەم نەکردووە کاتێک قسەکەم ئەوەستم لێم تێکەچێ ئەمە ئاساییە بە هەموو زمانەوە بەڕێز ئەمە خەڵکە ناسم کورد چووەتە وڵاتێکی تر دوای 3-4 ساڵ پێی وتم من کە ئەمەوێ قسە بکەم بە کوردی گیرە ئەوەست زۆر ئاساییە مۆزوعەکە ئەوەیە کاتێک کە تۆ فێری زمانەبی پەیوەندی خانە دەمارەکانە ئەم زمانە هەڵەسوورێن ئەگەر بێت و لەگەڵ خۆت قسە ناکەی گیر ناکە ئەوێ تاکێتش من هەر لە مناڵی فارسی مەزان ڕۆشتم بۆ تارە لە تاران ڕۆژی یەکەم و دووەم و سێم کە قسەمەکرد بە فارسی زۆر مەکرلەوە بەڵام لە دوای ڕۆژی سێمەوە خەیاڵەکانیشم بووبووە بە فارسی لە بدی خۆمان بە فارسی قسەمەکرد کاتێک گەڕامەوە بۆ ماوەی هەفتەیە و ئەوکو نەخۆشی نەفسی لە هاتبوو هەر دەستێک لە دی خۆمان من تەرجمەی فارسیمە ئەمە چییە ئەکەوێتەوە ئیش بەڕێزان تۆ ئەتەوێ فێری ئەم زمانەبی حتا زۆرتر مێشتی بۆ بەکاربێنی باشتر کەواتە چی بەکاربێنە speaking with myself لەگەڵ خۆ قسە بکە speaking with yourself لەگەڵ خۆ قسە بکە when I try to express my thoughts کاتێک کە ئەمەوێ بیربۆچوونەکانی خۆم فکری خۆم دەرببڕم or what I see یان چیە بینم on the street لەسەر شەقامێک in the language لە زمانەکە I'm studying ئەو زمانی کە من خەریکی سعیکردن و فێربوونیمی when I keep on chatting to myself کاتێک چیەکەم بەردەوامە بن لەگەڵ خۆم قسە ئەەکەم chatting to myself بەڕێزان هەمومان لەگەڵ خۆمان قسە ئەکەین جا تێبینیم کردووە کچە بچکۆلەکەم هەر لە خۆی فێری ئینگلیزی بووە لە خۆیەوە چۆن یەکێ لەو شتانەی کە یارمەتیە قسە بکە بۆ تقریبا نزیکی ساڵێ بەردەوام گوێ لە یوتیوبە دوای ساڵێ دەستی کرد بە قسەکردن یەکێ لەوانە لەم ئەخیرەوە تێبینیمان کردووە ئەم کچە کاتێ لەبەر خۆیەوە قسە ئەکا خەیاڵ لێیە یان یاریەکە لەبەر خۆی ئینگلیزی بەکارێت ئەها ماوەیەک لەگەڵ خۆی قسە ئەکا دوایی دەربڕینەکەی بەداوە ئاسانە تۆش وا بکە لەگەڵ خۆت قسە بکە I have to learn English. It's very important. قسە بکە لەگەڵ It's very important. مثلا من جاری وایە لەبەر خۆم قسە ئەکەم بەڵێم Hello, I want to talk to you about one of the most important lesson in English language لەبەر خۆم و لە خەیاڵەکەمە لەبەر کامێرام و ڤیدیۆ دروستەکەم و بە ئینگلیزی قسە ئەکەم لە یوتیوب ئەمە یارمەتی تیا مێشکت بکەوێتەوە ئیش بەڕێزان من زمانی دایکم هەورە باوەڕکەن غەڵەتە لێم تێگەچێت مەجبورم بیکەمەوە مقابلەیەکم کرا بە زمانی هەورامی تەسەور کەم ڕۆشتم مقابلەیەکی هەورامی داوەزانەوە پێشەوەی بڕم 2 ڕۆژ دانیشتم گوێم دوورد بۆ لەبەری من بە هەورامی قسە ناکەم لەگەڵ کەس بە هەورامی قسە ناکەم ئەگەر 2 هەفتە 3 هەفتە جارێ بە تەلەفۆن لەگەڵ نەفەرێ بە هەورامی قسە بکەم ئێمە ئەگەر من مقابلەم کەم قسەکانم بە تەئکید لێ تێگەچێ وشێ کەواتە زمانی دایک کە تۆ ئەڵێ ئەمە زمانی دایکە و باشی زانم ئەویش وایە
تۆ خۆ کوردی زانی ئایا مقابلە کۆن لە تەلەڤیزیۆن بە مرتاح قساکەی نایکی بەس ئەگەر پێشوەخە دڵی خۆتە بڵێ ئەگەر مقابلەیان کردم وا ئاڵێم باشترە بی لەوەی لەسەر جادەیەک یەکسەر مایکێک بۆ بێن نەبەردە. بەڵێ بەڕێزان، ستریت یعنی شەقە، جادە. studying سعیکردن، مطالعەکردن، دیراسەکردن. keep on بەردەوام بوون. keep on یعنی continuous. continue keep on يعني continue go on بەردەوام بە لەسەری keep on chatting to myself chat هاون چاتەکە لەگەڵی chat تەنها بۆ نووسینی قسەش بێرە. بەڵێ بەڕێزان لێرە هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆ. هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز بێت کایە دووبارەیان بکەنەوە ئەگەر ئینگلیزیەکە باش نیت و هەروەها هەوڵ بە ئەگەر ئینگلیزیەکەش باشی هیچ پێویست ناکات گوێ لە من بگری سەوتەکەی لابە بیپەڕێنە پس بیخوێنەرەوە ئەمەش بۆ خۆی ئەبێ بە مراجعەی مۆزوعەکە بۆت. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم تاوانەیەکی تر خواتان